ئەو گۆرانیە پێشکەشە بە کاکە سۆران نانەکەلی گۆرانی وەرەمەی ژێر بەداوەکاری کاکە سۆران نانەکەلیە سۆرانی حازی جەلالی حازی کوێتی هیوادارین بەدڵی هەموو میوانە عەزیزەکان بێ دەمەی بێنە پیاڵێکی مای دەزارم کە ئەوە سەرخۆش دەناڵێنێم لە ئازار ژووری تاریکە وەرەمەی جێر دەمەی بێنە پیاڵێکی مای دەزارم کە ئەوە سەرخۆش دەناڵێنێم لە ئازار ژووری تاریکە پیاڵەیەکی پڕکە بێنە بینۆژێم جانە بالاغامی بشواتەوە دڵ و ناخی سەرگەردانە پیاڵەیەکی پڕکە بێنە بینۆژێم جانە بالاغامم بشواتەوە دڵ و ناخی ئەوای پیاڵای مەی بەدەستە هەموو سەرخۆش ئەوە دەڕۆن کۆڕێکن دەستە بەدەستە لە مەیخانە ئەوای مەستە ئەوای پیاڵای مەی بەدەستە لە مەیخانە هەموو دەڕۆن ئەوە دەڕۆن دەستە دەستە منیشێت و دەرباداریش دەرنارناڵم لە دەستە خەمی دنیاوە من دەکوژێ مێشی من ئاوا مەستە منی مەست و غەریب لێ تۆ